نوێنەرانی قەدرگرانی کوردستان 24 ئەم کاتتان باش دا و دەرمان ڕاستەوخۆ پەیوەستە بە ئاسایشی نیشتیمانی و تاک بە تاچی کۆمەلگا لە هەموو وڵاتێکدا. مەسعود بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی پرۆگرامە چاکسازیەکانی زۆر پێداگر بوو لەوەی کە چاکسازی لە بواری دا و دەرمان بکرێ بە تایبەت یان بە دیاریکراوی لەم کابینەیەدا. ئەم شەو لە پرۆگرامی بۆ هەمووان بەرهەمەکانی ئەم چاکسازیە لەم بوارەدا دەخینە ڕوو بە میوانداری بەڕێز دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی هەرێمی کوردستان و ئامادەبوونی ژمارەیەک لە نوێنەرانی کۆمپانیای دەرمان و کوالێتی کۆنتترۆل و کۆگاکان لە پایتەخت و لە هەرێمی کوردستان. کاک دکتۆر بەخێربێی زۆر سپاس سکەکس. باڵەوە دەست پێ بکەین کۆنتترۆلکردنی دەرمان گەشتنەتە شوێ. زۆر سپاس کاکسەهێن بۆ هەڵبژاردننی و بابەتە زۆر گرنگکە بۆ هاوڵاتی، چونکە وەک خۆت گوتنی ئاسایشێکی نیشتیمانی و نەتەوەیە بەڕاستی. ئێمە دەرمان و پێداویستی پزیشکی بابەتێکە هەموو خێزان و نەخۆش و هاوڵاتی بەکاری دێنێت. لە ناو هاوڵاتیانیش دیارە لە پێشوودا ئینتیباعێک یان ئەوە چی ناخۆش لەسەر دەرمان هەبوو کە دەرمان جێی متمانە نیە و تاسیری لەسەر هەموو داوم دەستگای تەندروستی کرد. ئەو کارەکەی چی بوو؟ ئەو کارەکەی طبعاً دەرمانی نایاسایی و نافەرمی و قاچاق و بێسەروبەر و نەبوونی نرخ و ئەوانە هەمووی هۆکار بوون. بۆیە نەخۆش و وڵاتی هەوڵی دەدا لە شوێنێک لە کەسێک بناسێت لە دەرەوە دەرمانی بۆ بێنێ. ئێمە دەستمان بە کۆنتترۆلکردن کرد. کۆنتترۆلکردنی دەرمان تەنها بریتی نییە لە فەرمانگەیەک، یعنی ئەوەی لە ناو فەرمانگەیەکی کۆنتترۆلکردن دەگوزارێت پێم خۆشە هەموو هاوڵاتی بیبینیت. دەمانەوێت زۆر بەوردی باسی پرۆسەکە بکەین. کۆنتترۆلکردنیش دیسان لەو فەرمانگەیە جێگیر نابێت، بەڵکو لەسەر سنوورەوە بۆ بازگەکان تا دەگاتە بازار، کۆگاکان، دەرمانخانە، اینجا کۆمپانیەکان، اینجا دەرمانخانەکان و هاوڵاتی خۆشی بەشێک لەنە ئەو چاکسازیە دەبێت. ستا باسی دەکەین ئەوانە هەمووی ڕنگدانەوەکەی دەبێت تۆ لە سەرتاوە دەست پێ بکەی، اینجا ناو بازاریش پشکنین بکەین، ناکرێت بەس خەریکی بازار کۆکردنەوە بی ڕاستۆگە سەرچاوەکە چانەکەین. ئەوەی کرا بەڕاستی لە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی دەتوانم بڵێم شۆڕشێکی چاکسازی بوو لە بۆی دەرمان. ئێمە هەموو شانازی بەوە دەکەین کە دەرمان لە هەرێمی کوردستان ئێستا دەرمان کە ئەو شۆڕشە بە شۆڕژ وەسفی دەکەی بە بەڵگەوە بۆمی دەسەلمێنی و بۆ بینەر و بۆ بەڵاتیانی بەدڵنیاییەوە زۆر دارێمە لە ناو خۆمان لە شوێنەکان لە ناو باس دەکەین دوور لە چاوی کامەرە کە باسی و چاکسازی و ژمارە و ئەو ڕێکارانە دەکەین. خەڵکی هاوڵاتیە دەڵێ بۆچی ئەوە خەڵک نەیزانێ، فعلەن قسەکەیان جوانە، بۆچی هاوڵاتی هێشتا نازانێت یان زۆر داوم دەستگای فەرمی هەیە تەنانەت بەرپرسانی پەیوەنددار هەیە ڕەنگە نەزانن ئەو چاکسازیە چۆن کرێ. ئەگەر نەیە ناو تەفسیل دۆسیەکی گەورەیە، دۆسیەکی ئالۆزشە کە دۆسیەکە ئالۆزە بۆیە ناوم لێ ناوە شۆڕشی چاکسازی دەرمان. تەمانەمە بە پاڵپشتی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان نەبووایە، ئەمە زۆر قورس بوو، بەڵام خۆشبەختانە جەنابیان هەر لە دەست بەکاربوونی کابینەی نوێمەوە هەم لە ژێر ڕۆشنایی بەرنامەی کاری کابینەی نوێم ئەم چاکسازیە دەست پێکردووە. بەرهەمەکەی ئێستا ئێمە نزیکەی 2 ساڵە دەیبینین لە ناو بازاڕوە. من پێم خۆشە ڕێی هاوڵاتی و ئەوانەی پەیوەنددارم بۆ بابەتە وەربگرین. طبعاً لە هەمووی گرنگتر کاکسێن پێش هەموو شتێک تۆ دەبێ بنەمای یاسایی بەکاربێنێ. ناکرێت ئێستا ئێمە دابنیشین خۆت بە میزادی خۆت و بە ڕوئیای خۆت دەرمان چاکسازی ناکرێت. دەرمان ستانداردی نێودەوڵەتیەیە، ڕێکار و ڕێنمایی هەیە. ئێمە دەستمان پێکرد بە دەرهێنانی ڕێنماییەکان کە هەمووی پاڵپشتە بە یاساکانی تەندروستی گشتی، بە یاسای ممارەسەکردنی پیشەی دەرمانسازی، بە کۆمەڵێک یاسا هەیە لەژێر ئەو ڕۆشنایی ئەو بڕگە یاساییانە 12 ڕێنماییمان داناوە کە دویان زۆر گرنگە لە وەقاعی کوردستان بڵاوبەوە و زۆر تەفسیلیە. ئەوانی تریش هەمووی ڕێبەری چۆنێتی تەعاملکردن لە هەموو بابەتێکمنەوەم دیوە، بەڵام ئێستا پێم خۆشە هەوڵاتیان ببینن هەر لەنێ ئەو پرۆگرامەدا لەگەڵ جەنابی وەزیر دەچینە ناو وردەکان من هەمووی پێکەوەنی ئێوەی بینەریشی دەین. باکسێن من ناوم لێ ناوە دوو دەستەوازە بەکاردێن بۆی هاوڵاتیش دڵنیا بێت هاوڵاتی. ئەمە بەرپرسیارەتی ئەو قسەیە دەکەم، چکەگە مەسئولیەتی تێدا نەبێت تۆ ناتوانین قسەیەک بکەین. یەکەم شۆڕشی چاکسازی لە دەرمان کرا، تاکوتری کەگە دەرمانی قاچاقما بێ یان ئەوەی دەرمانی قاچاقی بدەبێت زۆر بە قاچاقانە تەعاملی لەگەڵ بکات، چکە نەماوە دەرمانێک لە دەرمانخانە هەبێت دەرمانی یاسایی نەبێت. و ئەگەر هەیە چێ با پێمان بڵێ ئەلامە هاوڵاتیە پێمان بڵێ. ئەوە یەک. دووەم دەستەوازە بەو ڕێنمایی و بنەمای یاساییان دەڵێم دەستوری دەرمانماندانا. ئێمە لەسەر دەستوری دەرمان بۆی عەدالەتی
ئەمە بابتێنێتێ بابەتێکی بازرگانیە بۆ ناو کۆمپانیا و دەرمانخانە و کۆگاکان ئەگەر عدالەتێک دکتۆر لە بواری دەرمانە دەوترێ لە بوارە بازرگانەکەی دەوترێن نەوتی دووەم ینی اینجا تۆ دەبێت دەستورێک دەبێت ئەوەی پیشانی دەدەین دەستورەکە پێویستە. دەستوری دەرمانماندانە هەمووی بڕگەیەکی یاسایی هەر تەعاملێک جوڵەیەک لە دەرمان چۆن تەعامل بکەیت دەبێت تۆ پشت ئەستوربی بەیاسا ئەمەماندانە لەسەر یەکەم کاریمە ئەمە بوو اینجا دەست بە ڕێکارە عملیەکان کراو کە من دەتوانم دواتر بۆ دەباسکەم بە جێرەی بڕگەکان دەشینە وردە کاریەوە چەند قۆناغێکە ئێستا دەتوانین بڵێن بە تەواوەتی کۆنتترۆلی دەرمانتان کردووە لە سەدا چەند بە هاوڵاتیان بڵێ ئەوەندەمان کۆنتترۆل کردووە دەرمانی قاچاق لە دەواازە سنووریەکان لە فڕۆکەخانە لە بازگەکان حتومان ئەوانەی قاچاقچی ئەو بوارە بن دەیانەوە دەرچێ بدۆزنەوە بەڵام بۆ ڕێگریکردن لەو دەرچەیە چی دەکەن وەکو وەزار پرسیارەکەت زۆر دقیقە تەعام بڵێ کۆنتترۆلکردن و بە مطلقی و هەموو شتێک و کرایتە ناو دەستت ئەمە ناتوانین وا بڵێن بەڵام بەشێکی زۆری چاکزازەکان بۆچی ئێستا بۆ دەڵێم چوار قۆناغا قۆناغێکیان قۆناغی چۆنیەتی هێنانی ئەو دەرمانە لە دەرەوەی هەموو وڵاتاندا کە دێتە ناو هەرێم کوردستان ئەمە کۆنتترۆلکردنێکە دووەمیان پشکنینە چۆن فحسی دەکەی و دەرمانە لە ڕووی کاریگەری لە ڕووی کوالیتیەکەیەوە کە لە پشکنین دەردەچێت قۆناغی سێمیان دڵنیابوونەوەیە بۆ هاوڵاتی کامیان قۆناغی ستیکەرە جێبەجێکرا بە 100%. قۆناغی ئەخیری نرخدانان و ساختکردنەوەیەتی لە بازاردا هەموو ئەوانە بێکتر دەبەسترێتەوە بۆ نمونە ئەگەر ئەتوو کۆمەڵێک بەرنمەی داهاتومان هەیە لە ئایندەدا بکرێت لە چاکسازی دەرمان لە هەرێم کوردستان یەکێک لەو بەرنمەیان پرۆژە زۆر گرنگانە بریتە لەوەی کە دەرمان دەبێ بێتەوە دەستی حکوومەت نەک تەنها سامپڵەکە لە دەستمون بی تۆ کۆمپانیایەک دەرمانە شاحینەیەک دەرمانە تێناوە ئەمڕۆگە من سامپڵت لێوەردەگرم پشکنین دەکەم دەرمانەکەت لە کۆگایەکەی خۆتە تا فەحز دەردەچێ و اینجا فەحسوستیکەرت لێ دەدەین نەخێر دەبێت و دەرمانێتەوە هەموو لە دەستی حکوومەت بێ باشە تەمان قۆناغێکی دوورتریش ناڵێم دوورتر یان قۆناغێکی داهاتوتریش ئەگەر ئەوە بێڵەوە بۆ دوای کۆگای ناوەندی حکوومەت بۆی هەم پشکنین و پرۆسی نرخ و ستیکەر و وە لە هەمووشی گرنگتر جوڵەی دەرمان دەبێت کە لە دوورترین سنوور لە هەرێم کوردستانیان لە مەتارێک داخل دەبێن هەر بازگەیەک بێت هەرێمی کوردستان دەبێت ئەم دەرمانە ئەو باژنە بەڕا حەکو دەرمانەکە خۆی ئەو وحدەی دەرمانە دەبێت لە ناو سیستەمێکی ئەلکترۆنیدا کە پێی دەڵێن درەک تراک تریسینگ واتە کۆنتترۆلکردنی جوڵی دەرمان تا دەگاتە دەستی نەخۆش لە کۆمپانیا بۆ کۆگا بۆ دەرماخانە کۆنتترۆلکە ئەم بەرنامەمان ئێستا هەمووی بە ئەلکترۆنی ئەم بەرنامەمان لە ڕووی ئیداری و یاسایی و قانونەکەی تەواو کردووە بەڵام ماوە دەست بەکاربین وەکو کۆگایەکی ناوەندی کۆمپانیەکانیش بۆ ئەو کاتە خۆیان ئاسوودە دەبن بۆی کە دەرمانەکانیان کۆنتترۆل دەبێت لە هەر کاتێکدا بتەوێت دەرمانی هەموو کوردستان جوڵەی بزانێت ئەو دەرمانە ئەمڕۆ هاتیە پاشەش مانچکە لە دەست چێ بووە چی پێکراوە بە ماوسێک و لە ناو سیستەمێکی ئەلکترۆنی تۆ ئەو باجنەمبەرە کۆنتترۆل دەکەیت زۆر باشە دواتر ئێستا ئێمە ڕای هاوڵاتیانمان وەرگرتەوە بە یەکەوە گوێ لە هاوڵاتیان دەگرین دواتر باسی نرخی دەرمان دەکەین چونکە ناو بەناو لە مێدیا و لە سۆشیال میدیا لەسەر نرخ و بڵێ با بڵێن ئەسعاری دەرمان تۆ کێشە و وردە کێشە دروست دەکرێت بینەرانی بەڕێز بابەیە کۆڕای هاوڵاتیان وەربگرین لەسەر کوالێتی دەرمان و جۆر و نرخەکەی لە سەردەمی ئێستێ. دەستخۆشیتان لێ دەکەم لەو بەرنامی بەڕاستی بەرنامەی زۆر جوانە خاصن لەو کاتەی ئێستا خەڵک زۆرینە نەخۆشە یعنی ئینسانێک دەبینی لەو گۆڕی ئینسانەکە ڕێک و پێکەوا دەکە لە ناخی نەخۆشی زۆرە کەوا دەرمانیش لە ڕووی کوالێتیەوە ڕەنگە دەرمانێک هەبی زۆر باشبی بەس وەکو ئێمە هەمەمە خیندەوارە شوا بە قۆتمان نیە معلوماتە شوا بە قۆتمان نیە نازانانی ئەوە باشەیان ئەو خراپە زۆر جا دەچێت سەیدەنج دەوێت ئەوە زۆر باشە لە عین کاتیش ڕەنگە باشبی هەندەچی و بەڕاستکە بەس زۆریش نەش ڕاز نییە بەس هاقوایە حکوومەتی هەرێمی کوردستان سێکتەرەکان بە قوترکە لە بۆ دەرمانی خاصن لۆ ساری خەڵکەکی زۆر فەقیرە نەخوتوانای دەرمانکردنی نییە وڵای داواکاریمانەوێت لە حکوومەتی هەرێمی کوردستان سعرەکان یعنی بە خۆیان دابنێن نەک یعنی ئێستا لۆ نمونە ئەلێرە زۆر کەسم بار کردووە هاتووە ئەلێرە هاتێ گوتی وڵای لێرە عیلاج ناکەم لەو سەردەی گوتم بوو وڵای لە مەدخەل لە بازار شارحتو بە لەوێن دەرێ بۆ نمونە بای 7,000 بە ئەو جارە بای 45,000 بووە نەفسی دەرمان نەفسی شەریکە لە هەندە سەیدەلیان گرانە لە هەندە سەیدەلیان هەرزانە یعنی زۆر سریع
يعني عیلاجەکانیش نفسی عیلاجە یان هیچی ئەوەتر نییە برێ نوعیەت یان شەریکە دەور دەبینینە درێ وڵە ئەو شەریکەمان نییە بەس ئەو شەریکەمانە نفسی دەرمانە یعنی نفسی عیلاجە هەر لەولایە بە 7,000 لەولایە بە 45,000 لە بەهاری نوێ 6 سەیدەلی هەیە هەر سەیدەلیە و بە سعری خۆی هەبوو شتەکان دەفرۆشێ پرسیاری دەکەی کاکەەوە ئەی ڕۆژە لە فلان سەیدەری بۆ دەم کڕیا دەریوە لاڵەکنەوە بۆ هەندەیە یعنی ئێستار ئەگەر شتێک هەبی لەسە ئەو سەدیلانە بسوڕێتەوە برێکاکە هەموو یەک نرخ بفرۆشن ئەو شتە زۆر باشە هەر سەیدەریەوە بە سعری خۆی دەفرۆشی و دەستی زۆر سەیدەلی عیلاجەکان بەغەڵەتی داتێ چوومە سەیدەکان دەزی بەغەڵەتی دایتە من چوومە لە سەیدەکان عیلاجەکەی بەغەڵەتی دایتە من یعنی پێویستە حکوومەت ڕقابەتی توندی هەبی لەسەر سەیدەریەکان لەسەر کەسانی لە سەیدەکان دادەنیشن لە ڕووی دەرمانەوە نرخەکان تا ڕادێک باشن یعنی سعرەکان لە چاو پێشان ئێستا یعنی نرخی حکومیە و دڵخۆشین بە نرخەکان بەڵام کێشەی ئەوەمان هەیە بەڕاستی ئەوڕۆ پارە کەمە لە بازاردا ئەوەیە کێشەکە بەڵام لە ڕووی نرخی دەرمانەوە وڵای دەرمان سعرەکەی بەرز نییە بە شێوە گشتێکی هەندێک دەرمانی تایبەت هەیە لە بە چەند وەرەقە و شتە بەڵام بە شێوەی گشتی نرخی دەرمان گونجاوە و بەڵام پارەکە لە بازار کەمە. دکتۆر بینیوان هەندێک لە هاوڵاتیان لەوانەیە باسییان لەبوونی چاودێری کرد لە کاتێکدا چاودێری هەیە لەوانەیە باسی هۆشیاری تۆزێکیان کەم تەرخەمێک لە مێدیا هەبێ لە باری مێدیا بەوەی کە هاوڵاتیان ئاگدار بکاتەوە کە پرۆسەکان چۆنن بۆیە ئەم شەو لە بەرنامە بەوردەکاری باسی دەکەین باز لە جیاوازی نرخ دەکات لە دەرمانخانەیەک بۆ دەرمانخانەیەک لەوانەیە لە نێوانی شارەکان لە نێوانی گەڕەکەکانی شارەکان باز لە کوالەتی دەرمانیش کرا باز لەوەش کرا کە هەندێک دەرمانخانەیە بە ئارەزی خۆی دوای ئەوەی کەسی کەریش دانراوە لەلایەن حکوومەتەوە بەڵام دیسان نرخەکان جودان بڵێ چارەسەری ئەوانە چین بەڵێ دوو بەش بوو پرسیارەکەت بەش یەکەمیان زۆر گرینگە ڕاگەیاندنیش هۆشیاری بڵاو بکاتەوە تەمان ڕقابە هەیە ئەو بەڕێزەك باسی ئەوەی دەکرد تەفتیشی ناو بازار بەردەوام هەیەەوە مکەسەفشە ڕەنگە پێویستمان بە زیاتر بێ هێشتان بەڵام مندای من دەڵێم یاسای تەندروستی گشتی ڕێگەی داوە کاتێک ئیجراعاتێک دەکەی ئەعلانی بکەیت یاساوە دەڵێت دەبێت لافتەیەک ئەگە لە بیرش بێت لە دێر زمانەوە کاتێک شوێنێکدا دەخرێت دەبی لافتەیەک لێ درێ بڵێ ئەم شوێنە داخراوە کارەکەی لەبەر پابەند نەبوونی بەڕێنمایی تەندروستی دەبیت چونکە هاوڵاتی بیبینیت دەبێت ئەعلامیش پیشانی بدە ئەم شوێنە داخرا لە بەرەوەی بۆ نمونە نرخە کوالیتیە دەرمای قەتاق بۆ ئەوی متمانە زیاد بێت هاوڵاتی چیوا بەڕێز نەڵێت کە ڕقابە نییە ئەمە یەکەمیان دووەمیان جیاوازی نرخ طبعا نرخ پرۆسەیەکی زۆر قورسە و من دواتر حەزم لێ پیشانت بدەم کە ئێمە لە ماوەی زیاتر لە 2 ساڵە دەستمان پێ کردووە بەڵام ئێستا بەستم سەیری 12 مانجی ساڵی پار بکەین 2024 پارەیەکی زۆر گەڕاوەتە بۆ ئێمە مەبلەغەکەی لێرە ئەعلام بکەین دەرمان دەمەوێت لێرە بە هاوڵاتیان بڵێن بەڕێزێت باسی کرد تاکەشت لە هەرێمی کوردستان لە ماوەی ساڵانی ڕابردوو دوای شەڕی داعش و دوای کۆڕۆنا کە لە دنیادا هەموو شتێک بەرەوگرانی چوو هەموو شتێک گران بوو خۆت دەزانی دنیای یعنی بازرگانی بەرەوگرانی چوو بەڵام دەرمان لە هەرێمی کوردستان زۆر هەرزان بوو بەراوردەکەی هەر زۆر جیاوازەکەی زۆرە ئەوانەی ئێستا جویان لە قسەی منەوەی کە دەرمانی درێژخایان وەردەگرێ و پێشترێک کە دەیکری بە چەند دەکری ئێستا بە چەند دەکری ئەمە دوو هۆکار بوو هۆکارێکەکەمیان ئێمە نرخماندانە نرخی حەقیقی وەم پرۆسەیە خلاص نەبووە داینامێکیە پرۆسەیەکی بەردەوامە بۆ هەر ڕێگە پێدان و پشکنین و ئەو ستاندەردی کە لەسەر نرخدانان دەڕوە بەشێکی تایبەتمەندە لە کوالیتی کۆنتترۆل دواتریش پیشان دەدەم تەنها لە ساڵی 2024 لە 12 مانگدا من دەمەوێت پێت بڵێم کە 15,026 معاملە هەبوو معاملەی شەریکات کە هاتێ دەرمانی هێنایە مامەڵی فەرمی ئەوی ئەوڕاڵە دۆر بگرێ لەنێ ئەواندا 9406 ڕێگە پێدان هەبووە 5653 مامەڵە کار مامەڵێک لەوانەیە چەند دەرمانێک بێت ئطلاق سەرفواتە مۆڵەتی بەکارهێنانی بۆ دەرچەوە بۆ هەموو عێراق تەنیا بۆ هەرێمی کوردستان نیە چکە بەشێکی زۆری ساغ دەکرێتەوە لە عێراقدا چەند پاکەتە دەرمان بووە یان بە وحدە پێ بڵێن چەند وحدە 2 ملیارێک و 223 میلیۆن و 12547 وحدەی دەرمان کۆنتترۆل کراوە و کەوتە بازاری عێراق بەس لە 2020 کەوانە چەند باج نەمبەر بوون 127943 باج نەمبەر چکە چەند دەرمانێک لەوانەیەک باج نەبەریان بێ بەڕێزان لە کوالتی کۆنتترۆل دەزانن 127943 باج نەمبەر هەبووە ئەوانە هەر هەمووی کە من باسی دەکەم بە فەرمی هاتووە بە کوالتی کۆنتترۆل و بە فلتەرێکی زۆر داچووە کە ماوەی چەند هەفتە و هەندێک زیاد دەگاتە زیاتر لە مانگێک و نزیک 2 مانجیش
چکە ئاسان نییە پشکنین بۆ دەکرێت پرۆسی نرخدانانە تا لە کۆتاییدا بۆ دڵنیابوونەوە ئێمە ختمێکی حکوومەت هێرێمی کوردستانی لێ دەدەین کە پێی دەڵێن ستیکەر ئەمە سیستەمێکی نانۆ مەگنەتیکە واتە جۆرێک لە مغناتیز لە ناو حبرەکە بەکاردێ ئەمە لە هەموو جیهاندا کۆریە جنوبی دروستی دەکە لە ئەسەر ئاسی ڕۆژەڵات ناوەڕاست تەنها لە هەرێمی کوردستان بەکاردێ و هیچ ئەنتیفێکە واتە دژە ساختەیە سەختەی لێ ناکرێت لە تەنانەت لە ناو دراو بەکاردێ ئەو وڵاتانێک کە دراو دروست دەکەن لە سویسرا لە ناو دراودا هەیە ئەم ستیکەرە وە QR کۆدی لەسرە کۆمەڵێک پێوەری تێدا هەیە سەختی تێدا ناکرێت و هەوڵات دەتوانێت خۆی بخوێنەوە بە ئۆفلاین بە ئۆنلاینیش بە مۆبایلەکەی تاین هەموو مەلەفی دەرمانەکە لە نرخ لە بە کوردی عربی ئینگلیزی جۆرەکەی ئەکسپایری هێڵی گەرمێ بۆی هاوڵاتی تەلفۆن بکە ئەگەر گلەی هەبوو نرخمان لە سەریدانا ئەم تۆ باسی نرخت کرد ئەو نرخە ئەو پرۆسەیە وەکو گوتم ملیارێک و 223 میلیۆن و ئەگەر لە گروپی دەرمانەکان کۆی بکەوە لە گروپی دەرمانەکان 1970 جۆری دەرمان نرخی لە سەدانراوە لە کۆی ئەوانە هەموو نرخەکان بەبەراورد لە پێش و نزیکەی لە 170 بۆ 120 لە نرخی کۆنی قەدیم کە لە کوردستاندا هەبوو ئەگەر هەبوو بێ لەسەر ستیکەرێک کۆن کەمکردنەوەی بۆ کراوە دیسکاونتی بۆ کراوە بە سعرێک کە هاوڵاتەکە تاز دەگوێت دەبێت حکومەت نرخدانێ بەڵێ ئێمە دامانناوە هەموو ئەو نرخی حکومیە فەرقێک دروست بە و فەرقە چەند بێ باشە کاکسین ڕەنگە هاوڵاتیان ئێستا بڕوا بە و ژمارە نەکەن کە ئەمە ئیسtismarێک بۆ جیرفانی هاوڵات لە ماوەی ساڵێکدا لە ماوەی ساڵێک لە 12 مانجی ساڵی 2024 238 میلیار و 920 میلیۆن و 437 دینار واتە بە کورتکراوی بڵێن بۆی ئاسان بێت نزیکەی 239 میلیارد دیناری عێراقی بۆ جیرفانی هاوڵاتی گەڕاوەتەوە لە ماوەی 12 ئەمە چۆن شۆڕشی چاکسازی ماوەی یەک ساڵدا ئەمە چۆن لە ماوەی یەک ساڵ لە 12 مانگدا 239 میلیارد دینار نرخ ئەو نرخە فەرمیە حکوومەت دای بەزاندوو بۆ واتە ئەگەر دانەمە ئێمە حکوومەت نەمان کردبایە دەبایە هاوڵاتی 239 میلیارد دینار لە جیرفانی هاوڵاتی بۆ دەرمان ئەمە بۆ هەموو عێراقە تەبعاً سەری عێراق بەشی زۆری بۆ عێراق تەبعاً بەشی زۆری دەرمان دەچێت ساغ دەکرێتەوە لە عێراق بەڵام بۆ بازاری کوردستان نیە سەرچاوەکەی کوالتی کۆنترۆل بووە سەرچاوەکەی یعنی ئێمە بۆ هاوڵاتی عێراقی دەرمانمان ئارزان کردیا سەرچاوەکەی کوالێتی کۆنتترۆلی هەرێمی کوردستان بووە کاکسێن هەر ئەو بڕپانی گەڕاندراوەتە بۆ وڵاتیانی کوردستان و عێراق کاکسێن هەر کۆمپانیا کە دەرماندەین ئەم بەشی زۆری لە هەرێمی کوردستانەوە دێت نزیکەی لە 170 تا 80 بۆ بازاری عێراقە فڵتابیستی لە هەرێمی کوردستان ساغ دەبێتەوە بەڵام ئەوەندە معتەبەرە کوالتی کۆنترۆل و ڕێکارەکانی و کە ئەو کوالتی کۆنترۆل دەکات دەچێت لە بازاری عێراقدا ساغ دەکاتەوە چەند دەمەش دۆسیەکی ترە لە عێراقدا و عێراق زارێکترە بۆ دروست دەکات دووبارە طبعاً تۆمارکردنی و بەڵام تا ئێستاش لە هەرێمی کوردستان سەرچاوی سەرەکی کۆنترۆلکردنی دەرمانە ئەمە ئەو 239 میلیارد دینارە داشکاندن بۆ گەڕاتەوە پێ لە 2025 زیێدەتر دەبێ بڕپارێ بەردەوامە پرۆسەیەگە ئێمە ئێستا من کوالتی کۆنترۆل حەزم لێ دواتر قسە بکەن زیاتر دیسکاونت دەکەین زیاتر دیسکاونت دەکەین چکە ئێمە دەچینە بن و بنەوانی سەرچاوی و شەهادەکانی و یعنی مەنەفێسی دەرمان و ئەمە کۆمەڵێک ڕێکارە حەزم لێ لەسەر پیپەر پیشانت دەم هەمی پیشان ئەمە بەشێکی هەرزانبوونی دەرمانە بەشی دووەمی لە چێ گوتم دوو بەشە بەشی دووەم بازاری ئازاد لە نێوان سەیدەڵیەکان خۆی دەرمانی هەرزان کردو بۆ نمونە ئێمە نووسیتمان ئەو دەرمانە نووسرای 12000 یان نووسرای 8000 لەسەر دەرمانەکەم ئێستا پێت دەڵێم 16000 نووسرابێ ئەو بەدە ئەو دەرمانە ستیکەرەکە نووسرای 8000 دینار نرخەکەیتی نابێت لە 8000 دینار زیاتر دەرماخانەیەک ئەو سەرپێچەی نەکردو بچێ بە 10000 بیفرۆشێ 2000 زیاتر یان یەک ڕوبع دیناریش زیاتر وەربگرێ بەڵام دەرماخانەیەک هەیە بازاری باشترە کرێی لەسەر نییە کۆمەڵک پێوەرتر هەیە تۆ دەڵێ ئەو هۆکارەتی ئەمە کۆمەڵێک هۆکار و فاکتەرە کە ئەمەش بە دۆداچوین دێ لەوانەیە بە 8000 نەیفرۆشتێ بە 6000 دەیفرۆشێ بە 5000 دەیفرۆش 5000 بەڵام دیسانەکە ئەمیش کۆنتترۆلکردنیێت چکە نابێ بە نرخێک بفرۆشێ گومان دروست بکە لای هاوڵاتی ناکرێت دەرمانێک بە کێشەیەەکە بۆ ئەوەی قازانجەکەی کەمتر بێ و خێرا ئێستا سەرفیکە کاری لە پێشینەی کوالتی کۆنتترۆل ئێمە لەگەڵ هەموو کۆمپانیەکان دانیشتن لەگە دەرماخانەکان کاری لە پێشنی ئێمە ڕەوانەوەی ئەو گومانەیە لای هاوڵات کاتێک دەرمانێک نووسرایە 10000 ئەگەر بێ بە 4000 بیفرۆشە معقول نییە وانە بەتەکیێت ڕێژە قازانجێ بۆ دانراوە چۆن دەیفرۆشی بۆندا ئەوانە لەسەری هەڵوەستە دەکەین ئێمە ڕێگر نابین لە هەرزان بوون پێمان خۆشە چکە بەشێک ڕێیەت شێ دەڵێ ئەگەر یەکێک هەرزانتر لە سعری ستیکەری فرۆشت ئێمە بتین سزای بدەین نەخێر ئێمە لەگەڵ کۆمەلگا و هاوڵاتیش لە ئێمە قبول ناکە کەسێک وەکوەوەیە با بڵین من تەژبیه بکەم بۆی فڕنیەک ئەگەر 10 سەمون بە 1000 دینار بدا فڕنیەک ڕەنگە قازانجی کەمتر بێ 12 سەمون بە 1000 دینار بدا من بۆچی سزای بدەم لە بەرەوەی 12 سەمونی داوە بەڵام دەبێ بچم لێ پێچینەوە لەسەر ئەوە بکەم کە کوالیتیە بە ڕێگەی حکوومەت هاتووە
مۆوادەکەی بەکاری دێنی ئەوتان کردووە بەدڵنیایی ئەوە کاری لە پێشنەی ئێمەیە بۆیە دووجار دەرمان هەرزان بۆ هەرزانی دەرمان لە هەرێمی کوردستان نمونەیەکی سەرکەوتوو بوو هەم سعری حکومی هەم منافەسەی ناو بازاڕیش زنجیرەی دەرمانخانە و منافەسەی ناو بازار خۆشی دەرمانی هەرزان کردووە بەڵام لەگەڵ ئەوەش ئێمە ئەو دەرمانانەی کە زۆر هەرزانتر لە سعریستی کە دەفرۆژێک سامپڵمانێناوە دراسی لەسەر دەکەین و لەگەڵ کۆمپانیا و سەرچاوەکانە ئێمە کار دەکەین بۆی هێشتان دەرمانەکە هەرزانتر بکەین و نرخی قازانج بۆ کۆمپانیا و کۆگا و دەرمانخانەکان سنووردار بکرێت بەپی ئەو پێوەرەی کە هیتمان بەپی یاسا دەستخۆش پاکێجەکان ئامادە کردو بەڵام دەمێ بە بینەرانی بەڕێز بڵێم دوای نمایشکردنی ئەو پاکێجە لەگەڵ جەنابی وەزیر لەسەر مێزێک بە وردەکاری ئاماژە بۆ و چاکسازیانە دەکات کە وەزارەتەکەی و حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا هاوێشتویانە بۆ ئەوەی چاکسازی کردەیی لەم بوارە بکەن فەرمون بابەیەکە و پاکێجەکە سێری تایبەتمەندیەکانی ستیکەری دڵنیایی ئەلیکترۆنی چییە؟ تەکنەلۆجیای دژە ساختەیە و بە هیچ شێوەیە کۆپی ناکرێت. تەکنەلۆجیای نانۆمەگنەتیکی بۆ بەکار هاتووە. تەنها یەک سەرچاوی هەیە لە جیهاندا. هەبوونی بڕین کەڵت لەسەر ستیکەر دوای لێدانی جارێکی تر ناتوانرێت لێ بکرێتەوە و بەکار بهێنرێتەوە. کارکردن بە شێوەی ئۆنلاین و ئۆفلاین. شێوازی بەکارهێنانی ستیکەری دڵنیایی ئەلیکترۆنی. شێوازی ئۆفلاین لە ڕێگەی بوونی ستاندی دڵنیایی کە لەسەر جەم دەرمانخانەکان دابەشکراوە. هاوڵاتیان دەتوانن دڵنیا ببنەوە کە دەرمان و پێداویستی پزیشکی سەرجەم قۆناغەکانی پشکنینی تێپەڕاندووە. باڕاستەکردنی موگناتیس بۆ سەر چوارگۆشەی ڕەش، گۆڕینی بۆ ڕەنگی سەوز، دڵنیابوونەوە لە ساختەنەبوونی دەرمان بە شێوەی ئۆنلاین. هاوڵاتیان دەتوانن لە ڕێگەی مۆبایلەکانیان بە سکانکردنی QR کۆدی سەر ستیکەر زانیاری تەواو وەربگرن لەسەر دەرمان و پێداویستی پزیشکی. لەوانە ناوی بەرهەم، ژمارەی باج، وڵاتی سەرچاوە، ماوەی بەسەرچوون، نرخ، هێڵی گەرم بۆ سەرپێچیەکان بە زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی ڕاستەوخۆ دەتوانی تەواوی زانیاریەکان وەربگریت. سەرجەم زانیاریەکان بەسراوە بە سیستەمی بەڕێوەبەرایەتی کوالەتی کۆنتڕۆڵی KMCA گرنگی ستیکەری دڵنیایی ئەلیکترۆنی. ڕێگریکردن لە هەبوونی دەرمانی ساختە و نایاسایی و قاچاخ. نێشتنی قازانجی ناشەرعی و نایاسایی دەرمانخانە و کۆمپانیاکان لەسەر حیسابی هاوڵاتیان. ڕێگریکردن لە فرۆشتنی دەرمان بە نرخێکی زیاتر لەو نرخەی کە لەلایەن وەزارەتی تەندروستیەوە بۆیان دیاری کراوە. لەو چوارچێوەیەش وەزارەتی تەندروستی پێداچوونەوەی بۆ زیاتر لە 10,646 دەرمان ئەنجام داوە. بەڕێخستنەوەی نرخ و دابەزاننی نرخی دەرمانەکان توانراوە تەنها لە ڕێگەی 5 جۆری دەرمان بڕی 18 ملیار و 126 میلیۆن و 250 هزار دینار بگەڕێتەوە بۆ گیرفانی هاوڵاتیان. لە کۆی گشتی پرۆسەکەش بڕی 239 ملیار و 920 میلیۆن و 93 هزار و 437 دینار گەڕاوەتەوە بۆ گیرفانی هاوڵاتیان. هەرچەندە هەندێک بازرگان و دەرمانخانەی نابەرپرس هەوڵ دەدەن کە پابەندی ئەم ڕێکارە یاساییانە نەبن و بەردەوام ڕێگای جۆرا و جۆری نایاسایی دەگرنە بەر بۆ ئەوەی کە سوودی ناشەرعی بکەن و دەرمان بە نرخێکی زیاتر بفرۆشن بە هاوڵاتیان لەو نرخەی کە لەلایەن حکوومەتەوە دیاری کراوە. بەڵام خۆشبەختانە ڕێکاری یاسایی توند بەرامبەر هەموو ئەو کەس و لایەنانە گیراوەتە بەر و ڕوبەڕووی دادگا کراونەتەوە. لیژنە هاوبەشەکانی چاودێری بازار بەردەوام بەدواداچوون و سەردانی دەرمانخانەکان دەکەن با مەبەستی ڕێگریکردن لە هەر سەرپێچی و بازرگانیەکی ناشەرعی لەسەر گیرفانی هاوڵاتیان. دابینکردنی داتا و زانیاری لەسەر کۆمپانیەکانی هاوردەکاری دەرمان و پێداویستی پزیشکی. ئاسانکاری بۆ لیژنەکانی چاودێری بازار لە جیاکردنەوەی دەرمانی ساختە و نایاسایی لە دەرمانی ڕەسەن و یاسایی. دەرەنجامی هەموو ئەو چاکسازیانە دروستکردنی متمانەیە لەلای هاوڵاتیان کە ئەو دەرمانی بەکاری دەهێنێت هەموو قۆناغەکانی کوالەتی کۆنتڕۆڵی تێپەڕاندووە و ڕێگە پێدراوە بۆ بەکارهێنان.
جناب وەزیر بینیوان بەڵێ. باکێشەکەمان بینی اینجا پێم خۆشە بۆی بچینە ناو وردەکاری بۆ هاوڵاتیان بۆ بینەران کە هەربەیەکت لەگەڵ خۆت لە وەزارەتەوە هێناوە فەرموو ئەوانەمان بۆ ڕوومکەوە چیتان کردووە ئەوە هەمووی داتایە پێم وابێ کاکسەهێن ئەوەی دەبینی ئەوە 12 بنەمای یاساییە کامووی پێکەوە من ناوم لە نابوو دەستوری دەرمان بەڵێ هەر یەک لەوانە بابەتێکی کوالتی کۆنتترۆلە بۆ منە ئەوە چۆن بەرهەمە دەرمانسازیەکان کە لە ناو دەبێ ئەوەی ئەکسپایرە یان دەرناچێت ئەوە بەس ڕێنماییە نابێ خۆ بە دەبێ بە شێوازی علمی بۆ ئەو دەرمانانەی کە ئێستا دەبن چۆن لە ناو ببرێت ئەوەیان چۆن مادە بێهۆشکەر و کارتێکار عقلەکان مخدرات و ئەوانەی کە لە بۆ عیلازی بەکاردێنێ چۆن ڕێگەی پێدەدرێت بە چ ڕێکارێک و پشکنینەکەی و ڕێگە پێدانەکەی بۆی کۆنتترۆل بکرێت ئەوەیان ئەگەر بشتەوە لەوە جەنابی وەزیر بڵێ شێوازی مەغزان چۆن کۆگا دەکرێت لەسەر ئەو ڕێنمایە ئێمە گەلە بیست بێ هەل لە سەرەتای کابینەی نوێم بەڵێ 237 کۆمپانیای دەرمان بەس دەرمان باز دەکەم ئەوی کە دەرمان هەڵدەگرێت نەک ئامێری پزیشکیوانەنا دەرمان و پێداویست پزیشکی بە ستاندەردێکی نوێ بۆ ستاندەردا هەموو کۆگاکانمان ئیزبار کرد کە دەبێت بۆ ستاندەرە لە ڕووی تەبرید و ساردکەرەوە و نەقلکردن و چکە دەرمانەکە دەبێت سەلامت بێ لە کۆی ئەوانە 204 کۆمپانیا دەرچوو لەو ستاندەردا سیشە کۆمپانیا نەیانتوانێت دەربچن و و کۆگاکانیان داخرە تا ئەو کاتەی کە ڕێکارەکانیان تەواو جێبەجێ کرد ئەمە کۆگاکردنە ئەویان سەر ئێوان بوو ڕێبەری بەرەمە تەندروستەکە ئەوە زۆر گرینگە بەرهەمە تەندروستەکان واتە ئەوەی کە سەپلیمنتە و هەموو پێداویستی پزیشکی چۆن لە کوالتی کۆنتترۆلەوە بەپێ ئەو ڕێبەرە تعاملی لەگەڵ دەکەی حەزم ئەوە زۆر میمە ڕێکاوی وەڵام من لەبەر کاتەکە ئەوە هەر یەکە لەوانە چەندین بورگە یاسایە ڕێخستنی سەرچاوی من دەمێت جارێ لە هاوڵاتیان پرسیارێک خۆم درستیکەم و خۆم جابی دەمەوە کاکسێن ناڵێن ئەو دەرمانەی دێت زۆر دا خەڵک دەڵێ کاکە من 50 ئاپارەستۆلی دەبینم لە پێشودا دێگۆ 100 نەوع نازانم ئەسپرین و ڤۆلتارین هەیە وەنیە ئێستا ئێمە دووشتی زۆر گرنگمان کرد ئیعادەی تەزیلی هەموو دەرمانێک و کارگەکەشی ئەو کارگەی لە ئەمریکایە لە هیندستانە لە ئۆکرانیا لە مصرە لە سووریا لە هەر وڵاتێکی دنیادا ئەو کارگەیە دەبێ بەپێی ئەو بنەمایە یاساییانە بەو ستاندەردا جارێکتر خۆی تۆمارکە زۆر کارگە هەبووە تۆماری نەیتوانێت لە ستاندەرەکە تۆمار بکرێ جارێکتر تعامل لەگە ناکرێت ئەوە یەک دوو بەرهەمەکەشی چەند ئایتمی ئینتاجەیە دەبی خۆی تەزیل بکاتەوە لێ هەندێک بەرهەمی دەرمان ئێستا هاوڵاتیان لەوانەیە گوێبیستەوە بم بڵێن جاران دەرمانێک هەبوو ئەوە بوو بۆ لە بازار نەماوە دەرمانە دکتۆرەکان پێمان دەڵێن دەرم فلان دەرمان لە بازار نەما چونکە ئەوە لە تەزیلکردن بەو ستاندەردە دەرنەچوە ئاوتکرا اینجا هەر دەرمانێک بێتە کوردستان دەبێ ڕفرەنسیە بێ ئێمە نزیکەی 25 کوردی بۆ یعنی بۆ ئەوڵاتیان خاوەنی بڕوانامەی سەرچاوی بێ چۆن دەڵێ FDA ئەمریکا JFDA بۆی بۆ ئەمە ئەو ڕێنمایەکانی سەرچاویە 25 تا 30 سەرچاوی باوەڕپێکراوی نێودەوڵەتی هەیە ئەگەر خاوەنی ئەو سەرچاویە نەبێ ئەو فرێنسە نەبێ بۆی نییە ئەسڵەن تعاملی لەگە بکەیان هەیە لە ئەوەلەوە معاملەکەی وەرناگیرێت ئەمە زۆر گرینگە چکە دەبێت بنەمایە چێ بێ نەگەر دەرمانێک لە شوێنێک دروست کرابی بێت لە کورسا ساکاتەوە بابەتی نرخدانان ئەو پرۆسی بۆتم باس کرد ئەمە پرۆسی نرخدانانە بەو ڕێکارانە دەکرێت ئەوە پرۆسی ڕێنمایی نرخدانانە ئەویان چۆنیەتی مۆڵەتی هێنانە ژوورەوە ئەو دەرمان هێشتا پشکنینی بۆ نەکراوە بەڵام چەند شاحینەیەکە کۆمپانیا دێنێ ڕێگە پێدانی کاتی پێ دەدرێت تا پشکنین و کۆنتترۆلکردن تەواو دەبێت بەو ڕێنمایە پێش خستنە بازار و دەرمانخان ئەو ڕێنمایە پێ دەڵێن ڕێنمایی هێنانە ژوورەوە من باسم کرد گوت لە هێنانە ژوورەوە تا دەگاتە دەستی نەخۆش تۆمارکردن ئەوەی باسم کرد بەرهەمە دەرمانسازەکان واتە تەزیلکردنی ئەو ئایتما بزانەوە هەموو ڕێنماییە ئەوانە هەمووی لە وەقاعی کوردستانیش بڵاو بڵێ بە دڵنیاییە ئەوەی ئەخیری تۆمارکردنی کارگەکەیە جگە لە بەرهەمەکە دەرمانەکە خۆی کارگەکە بۆن منە و آخر قۆناغی ڕێنمایەکانی تۆمارکردنیش دەبێت تیمێکی پزیشکی پسپۆری دەرمانسازی لای ئێمە دەچێت خۆی کارگەکەش بەچاو دەبینێت تەنانەت ئەو شوێنەی نەتوانراوە لە لایەنی ئەمنی هەندێک وڵاتی شەڕی تێدا هەیە و نەتوانراوە ئێمە ئەو کارگەیە تعاملمان لەگەڵ نەکردو لەگە بەرهەمەکانی چکە دەبێت دڵنیا بین ئەو دەرمانە لەو کارگەیە دێت سەلامەتە بۆ دەست هاوڵاتی هەرێمی کوردستان ئەمە مافی هاوڵاتیە بەسترین مافە مەسولەتی ئێمەیە کە دەرمانێکی کاریگەر و سەلامەت بگەین باسم کرد ئەمەش ڕێبەری تۆمارکردنی بەرهەمە دەرمانسازیە پزیشکیەکانە ئەو دوێ دەبینی ئەوە زۆر گرنگە ئەوە هەردووچان لە ژمارەی 299 وەقاعی کوردستان لەگەڵ ژمارە ئەوە لە وەقاعی کوردستان تەواوی ئەو ڕێنمایەیە بڵاو کراوەتەوە لە مادەی یاسایی پێک دێت چۆن تەعامل لەگەڵ دەرمان دەکەی ئەگەر کاتت هەبێ ئێستا یاسای ژمارە حەودەی ساڵی 2022 هیچ شتێک نەماوە تەعاملکردن لەگە دەرمان
تۆ جملەی یاساییت نەبێ بەڵێ میزاج و مۆزەفێک لە کوال کۆنتترۆل یان کەسێک ناتوانێت تەداخلی ئەو بابەتە بکە ئەگەر بنەما یاساییان نەبێ. ئەگەر کاگە هەواڵ ئەوە ڕێنمایی ژمارە 11 ساڵی 20 ئەوە سزاکانە ڕێنمایی سەپانی پێبژارن و سزاکان دەبارەی ئەوە کاکستان بۆ چیە ئەتو هەموو کۆنتترۆلە بکە ئاخر دەبی جارشت ناو بازار چاودێری بکەیت کاتێک شتێکی نایاسایی و نافەرمی دەبینێت بەو ڕێنمایە تۆ دەتوانانی ئیزراعاتی لەگە بکەین نەک بە میزات کاتێک دەڵێن ئەوە بۆچی ئەو شوێنە داخرا بنەمایەکی یاسایی تێ خۆ بە قەرارشی شخصی دەستورەکەی ئەوەی بەڵ ئەوە هەمووی پێکەوە دەستوری دەربانە من شتێکتر حەزم کرد بەڕاستی ئەوە هەردووک بەیەکەوە 14970 دەرمانە طبعا ئەو ڕێپۆرتاژە پاکەجی پیشاندا تۆزێک کۆنترە من ئەو ئەپدەیتی ئێستەیە ئەپدەیتی 12 مانجی ساڵی 2024 چەند دەرمان تەعامل لەکرێ ئەگەر تەماشا بکەین پیشانی بدەین ئەوە هەمووی ئەوە ژمارەکان و بۆتم خوێندەوە چەند هزار دەرماناتێت تەماشا ئەوە هەمووی دەرمانە ئەوە یەک دەرمان یەک ئایتم تەماشا بکە لە 14970 دەرمان یەکێکیان بۆ منە ئەمە ناوی زانستەکەی چیە ناوی تیجاریەکەی چیە قوتەکەی چەندە ینی دۆزەکەی ژەمەکەی مەسەن 100 میلیگرامە 500 میلیگرامە ئەو کۆمپانیای هینایەتی چەندی هینایە 5500 پاکەتی هینایە هەر پاکەتێک مانوفاکچەر کۆمپانی واتە کۆمپانیای سەرچاوە ئەوەی کە با دەرمانێکی فلان وڵاتی ئەوروپیە دەنووسێت ناوی کارگەکەی و ناوی وڵاتەکە ئەو کارگەی لە کام وڵاتە و ناوی ئەو شەریکەی کە دەێنێت هەرێمی کوردستان خاوەنی ئەو وەکالەتەیە نرخی کۆن بۆ منە ئەو نرخە 3930 دینار لە پێشودا لە پێشودا بۆ 29000 کامە گوتم لە سەبینی 170 تا 120 نرخ چەند هزار جیاوازیەکە چەند هزار بووە کاگە هەواڵ بە تەنها لە یەک دەرمان لە یەک پاکەتی دەرمان لە پاکەتێک دەرمان بۆ نمونە چەند هەرزان کرایە 4900 دیناری عێراقی باشە 930 دینار 4930 دینار لە کۆی ئەو کۆمپانیایە لە ساڵی 2024 5500 پاکەتی هێناوە بۆ هەموو عێراق بەشێکی بۆ کوردستان بۆ بەشێک بەغراو ئەو تەنها یەک دەرمان دەکاتە 27 میلیۆن لە یەک دەرمان ئایتم 27 میلیۆن من کۆی گشتیم بە تو گۆگوتم نزیکەی 239 میلیارد دینار بۆ هەوڵاتی ئەوەش بەشی دووەمیتی تەواوکەری چکە هەمووی پێکەوە باسمان کرد 14967 عفو 14971 بابەتی دەرمانی نرخی بۆ دانراوە ئەو پرۆسەی زیاترە لە ساڵ 2005 بە دڵنیایی بەرەو زیاتر دەچێت چکە بەردەوامە ئەو پرۆسەیە زۆر باشە ئەوم بۆ باسکە پێم وابێ کردوتانە مەرج لە دەرمان خانەکان هەبێ وایە بڵێ ئەوم بۆ باسکە تاوانە تو ستیکەر پێویستی بە هۆشیاری هاوڵات ئێمە هەڵمەتیکەرێک ئێستا لە دەرمانەکە بڵێ هەڵمەتێکی هۆشیاریمان کرد لە ڕێگەی بەڵام هاوڵاتیش با ببێتە بەشێک لە چاودێریکردن چکە ئەو سیستەمەی بەکارات سیستەمێکی نانۆمەگنەتیکە من باسم کرد بۆت کە بەکارهێنانی ئەو ستیکەرێ لە هەموو جیاندا ئەگەر بێت و بابەتێکت دیت سەرچاوی دیار نەبوو نابێ گومان لۆ درۆزبێ هاوڵاتی دەبێت پێمان بڵێت لە هەموو دەرماخانەیەک ئەو ئامێرە دانراوە ڕوو لە کامێرەکەم لە هەموو دەرماخانەیە ئەم بابەتە دانراوە ڕێنمایەکانی تێدایە هاوڵاتی تکایە دەرمانێک مەکڕە ئەگەر ستیکەری لەسەر نەبوو بۆن منە من ئەو نمونێت بدەمێ ئەوە ستیکەرە تۆ ئەگەر مۆبایلشت پێ نەبێ دەتوانی لە ڕێگەی هەر لە دەرمانخانەکە ئەوە هەیە طبعا ئەوە ببینەوە بەبێ ئەوەی ئەتەرنێتت دەبی مۆبایل دەبێ لەو ئەوەی دەدەی لەو حبرەی دەدەی ئەگەر کەسک بوو واتە ئۆکەیە ئەو دەرمانە دەتوانین بەکاری بینی ئەگەر ناگوماناویە هەرچەندە ستیکەر وەزارەت ئەوە لە هەموو دەرماخانێک لەسەر مێزەکەی بەڵام هیوادارین هاوڵاتی یارمەتیمامدا خۆشیان بنە بەشێک چاودێن دووەمیان بە مۆبایلەکەیەوە دەتوانێت لەسەر ئەو دەرمانە سەر کۆدە ستیکەرەکە هەموو مەلەفی لە جیاتەوەی بچێت سەردانی کوالتی کۆنتترۆل بکە و مەلەفی و دەرمانە بپرسێ بەڕێزت بەیانی لەو دەرمانە لەم دەپرسی دەلێو دەرمانە چێندەریە سعری کووە دەرچۆ بەیەک لە ماوەی چەند ترکەیەک بڕۆ ناو کوار کۆدەکە بە کوردی بە عربی بە ئینگلیزی هەمووی پیشان دەدات خۆش و گومانەکە هەبوو دەرمانانە چین لێرە لەسەر ئێمە خۆشببختانە هەرێمی کوردستان بە بەراورد بە پارێزگاکانی دیکەی عێراق من ئەوم لەگەڵ وەزارەتی تەنسیق عێراق فیدرالیش باس کردو چەند جار ئێمە دەرمانەکانمان زۆر هەرزانترە ئەوەی لە عێراق دەردەچێت و ستیکەری وان جیاواز دەچکەی ئێمە نێودەوڵەتیە ئەوە هەمان دەرمانە بەڵێ هەمان دەرمان ئەویان لە هەرێمی کوردستانەوە دەرچووە بڵێ ئەوە لۆگۆی حکومەتی هەرێمی کوردستان وەزارەتی هەمان هەمان دەرمانە هەمان کۆمپانیا هەمان تەکنەلۆژیان دە قەبزانم بە نرخەکەشی لەسەر نووسراوە وایە
لای ئێمە نرخەکەی 14,000 ئەوە کریستۆرە دەرمانێکە ڕۆژانە ئەویان دەرمانی درێژخانەکان 14,500 لێرە هی چەندە؟ عێراق 15,250 یعنی فەرقەکەی نزیک نرخەکەشی جوان 1500 دینار فەرقەیە پێم خۆشە دەرمان لە هەرێمی کوردستان هەرزانترا جنای وەزیر بە ئەوە هی عێراقا ئەوە یێرێمی کوردستانە ئەوە دیارە نرخەکەی زۆر وازەح دیارە ئەوەی دی دیار نییە 15,250 وەڵام من خەریکە نایبینم زۆر ورد نووسرایە دەڵان جگە لە نرخەکەش کوالیتی کۆدا. ستیکەرەکە ئەو دکتۆر، کۆدا ئەو کۆدا ناخوێنێتەوە لای دەخوێنێتەوە. هاوڵاتی نەخێر ناخوێنێت. تەنها تیمی خۆیان دەبێت پۆرتال بەڵام ئێمە هەموو هاوڵاتی ئێک دقە جنای وەزیر حەزم لێ ئەوەشەمان بابەتە بار من تاقیب بکەمەوە ئەوەشەمان بابەت ئەوە بابەت نمونەیەکی دیکە نمونە زۆرە بەڵام هەر دووسێ نمونە حەزمان کرد هاوڵاتی بۆی سیقە بە غێر کاتم بدەنێ ئەوە هی کوردستانە یەک دقە. حەزکەی عێراق لێ دەکەم جار باش با یەکەم جاری عێراق تاقیینەوە نکات ئەوە نەیکردەوە وڵە نکات تۆ چکە ئەمە پێویستی بە نەکردەوە. ئەپلیکیشنێک خۆیان هەیە بۆ ئەوە هی عێراقە ئەوە بۆ بینەرانی هاوڵاتی بەڕێز نەکرایە. جنای وەزیر بۆ ناکرێتەوە عێراق بۆ هاوڵاتی نەکرای ئەو کیار کۆدە بۆ تیمەکانی خۆیانە بەس ئەوەی ئێمە بۆ هاوڵاتیشە بەس ئەوە بەس بۆ نخبەیەکە کە تیمی خۆیان کە تیمی- چاودێری بکەن بڵێ دەبا هی کوردستانیش تاقی بکەینەوەخوا بەڵام ئەوە سیستەمی نانۆمەگنەتیک نییە هەر ستیکەرێکی طبعی اعتیادی ئەوە ستیکەری نانۆژە ساختەیە هەموو شتێک بە بەڵگە خۆشە بەڵێ. وەزیر ئەوە ستیکەری کوردستانە تاکەوەی کوردستان ئەوە بە عربی بە ئینگلیزیە دەتوانین بیکە کوردی هاوڵاتی دەتوانین بکات. ئەتەرنێت هەبێنە بێ ئیش دەکا ئەو سەحا معناوێ ئۆکەیە ئەوە لێرە بەڵێ. گوتمان 14,500 نووساوە لێرە نرخەکەی 14,500 نووساوە بە کوردی کۆمپانیا وڵاتەکەی ناوی ئەکسپایرەکەی بەرهەم ژمارەی باش وڵاتی هێڵی گەرم هەیە بۆ دوو ماوەی هێڵی بەسەر تەلەفۆن چوون نرخەکەی باری بەرهەم ڕێگە پێدراو ئەوەش عەرەبیەکەی و دوو ژمارە تەلەفۆنی شەیە هێڵی گەرمە ئەوە عەرەبیەکەی ئەگەر گلەیت هەبێت ئەوەش خەڵات هەبێت ئینگلیزیەکەی گومانت هەبێت ئینگلیزەکەی کاکسیان دەتوانانی کۆلیژ بکەی ینی لە کاتی بوونی هەر کاریگەریەکی لاوەچی دەرمان یان ئەم فۆرمە پڕکەوە بۆ هەر گومانێکیان سەرپێچێک پەیوەندی بەم ژمارانەوەکە حقوای هاوڵاتیان ئەو سیستەمە دێنین دوایی سادەترین سیستەمە هاوڵاتی خۆی بەکاری بێنێ و ئەگەر ئەو نرخەش هەرزانتر بوو قەینا بەڵام ئەگەر گرانترە و نرخێکی زۆر لەو سعرە کە ئەوەمان نەدیتەوە بەڵام هەرزانیش ئەگەر زۆر هەرزانتر بێ گومان دروست بکە بە دڵنیای ئێمە تیمەکان ئەوانش هەمان شێوەنەوە ئەو جاندارەشە ئەو سیستەمەی بەکاردێن سیستەمی تەکنەلۆژیایی سیستەمی ئەلکترۆنیک کە ئێستا هەموو دەرمانێک لە ناو سیستەمێک ئەلکترۆنی ئێمەدا هەیە ئەمە خاوەنی بڕوانامە نێودوڵەتەکان سیستەمی نانۆمەگنەتیک پێم خۆشی ئەو تەکنەلۆژیایە تەنها لە هەرێمی کوردستان بەکاردێت لەنا ئەو ستیکەرە دژە ساختەیە و لە وڵاتان بۆ دراو بەکار هاتووە بۆ هەندێک بابەتی زۆر هەستیار وەکو زێر و درا و کۆمەڵێک بابەتی پاسپۆرت بۆ پاسەپۆرتە هەندێک بابەتی دیکەی قەدەغکرااو هەیە کە نابێ بکەوتە دەست هەموو لایەنێک ئەمە بۆ ئەوە بەکارەوە خاوەنی بڕوانامە نێودوڵەتیەکانە ئەو سیستەما سیستەمێکی باوەڕ پێکراوە کە تەواوی دەرمان دەتوانم بڵێم کۆنتترۆل کرا ئەگەر دەرمانێک بەڕێزان ئێستا بە ئەوش بڵین ئەو ستیکەری پێوەنە بۆ هەم تەگەم وعنای بە هیچ ئەو پرۆسانەدانەتوە دەرمانێکت بینی حکوومەت و هیچ ئەو کەوات ئەو دەرمانە نایسایە قاچاغا قیمەتی نییە حەقوانیە تەنها یەک سنتیش هاوڵاتی یەک دیناریشی پێ بدات چونکە دەرمانێکە دەبێ هەواڵیش بداتە تیمەکانی ئێمە بۆی دەستی بەسەدا بگرین و سەرچاوی ببینەوە کە ئەمە زۆر کەم بۆ دەتوانم بڵێم لە سەتا دو سێ تا پێنجی بازار وایە ئەگەنا سڵانەوە پێنجی بازار کۆنتترۆلە بەڵام ئەو پرۆسێکی بەردەوامە نابێ ئمە سارد بینەوە بەردەوام دەبێت چاودێری بازار بکەین دەستخۆش ئەگەر پێما بێ هاوکارانم بەڵێ هاوکارانم دیسان راپۆرتێکی دیکەیان ئامادە کردووە هەر لەسەر ئەو بابەتە بابەیەکەوە بینەری ئەم راپۆرتە بین فەرمووت. لایەکێک لە دەرمانخانەکانی شاری هەولێرن و بابەتی سەرەکیشمان باسکردن لە ستیکەرەکە ماوەی زیاتر لە 2 ساڵە وەزارەتی تەندروستی هاوڵاتیانی ئاگادار کردو ڕێنمای تایبەتیش بە هاوڵاتیان دەداتکە کاتێ چنە ناو دەرمانخانەکان و دەرمانی دەکرن دەبێ ئاگادار بن کە ئەم ستیکەرە لەسەر دەرمانەکان هەبێت بۆی کە هاوڵاتیان لە چەند بابەتی سەرەکی دەربارەی دەرمانەکە دڵنیابن بەڵام ئەم ستیکەرە چۆنەوە چۆن نەتوانی کە ئەوە بزانی کە ئایا ئەستیکەرەکە
ئۆرجیناڵە یا فیکە ئەم ستیکەرانی کە لەسەر سەرجەم دەرمانەکان لە هەرمی کوردستان لەناو دەرمانخانەکان لە ڕێگەی وەزارەتی تەندروستی هەروەها کوالیتی کۆنتترۆلی دەرمان لەسەر دەرمانەکان درراوە چەند تایبەتمەندیەکی هەیە یەکەی لەو تایبەتمەندیانێکە دژە ساختە بە هیچ شێوازێ ئەم ستیکەرە ناتوانانی کە فێک یاخود بڵێ تەزویرەکەی دروست بکرێت چونکە ئەمە بە شێوەی نانۆمەگناتی کارەکە و ڕێگە پێدراوە لە لایەن کۆمپانیای تایبەت و هەروەها کوالیتی کۆنتترۆلی دەرمان بە دوو شێواز دەتوانە هاوڵاتیان ئەم ستیکەرە بزانن کە سەرکیە یاخود بڵێ ئۆرجیناڵە یا فێکاتوانن کە ئاگادار بنەوە لە بابەتەکە کە بە چەند شێوازێکە توانی کەمەیەکە ئەم ستیکەرە بە هیچ شێوازێک نات کاتێ لەسەر دەرمانێکە درێ بە هیچ شێوازێک گلێ نابێتەوە ئەگە سەرنجی بدەیت تەنانەت نیشانی مەشیاندا ئەگەر نیانتوانی لێکەلوێ پارچە بەم ستیکرێکی سەرەکیە وەکو دیاریشە نرخەکەی تاوە لەسەری داوە هەروەها ڕێگایکی دیکەش کە هەیە لە ڕێگەی ئەم نانۆمەگناتیکە کە لە سەرجەم دەرمانخانەکانی ناو هەرمی کوردستاندا هەر دەرمانخانەیەک دەچن ئاگادارمە ئەمەی لێیە ئەمەش بۆچیە بۆ شێوازی کە دەبینین ئەگە ستیکەرەکە سیرکەن لێرەدا ستیکەرەکە بە ڕەنگی ڕەشە وەکو ڕەش دیارە چونکە مەرەکە بوو جەوهرێکی تێدا ئەم ڕەکە بوو جەوهرە بە هیچ شێوازێک تەزویر ناکرێ کاتێککە ئەم نانۆمەگناتیسە لەسەردان مگنات ئەوەی لەسەردادنەیە بێ ڕەنگەکەی بۆ شێوازە کەسک بێ ڕێگایکی دیکەش کە هەیە بۆ هاوڵاتیان ئاگادار من لە ڕێگەی مۆبایلەکانتانەوە لە ڕێگەی مۆبایلەوە بە سادەی دەتوانن کە بەم شێوازە بێنە سەر بابەتەکە سەر ئەوە سەرجەم زانیاریەکانت پێدا کە ئەمە بە شێوەی ئۆفلاینی پێدەڵێن سەرجەم زانیاریەکان هەیە کە لە ڕێگەی کوالیتی کۆنتترۆل دەرمان دەربارەی ئەو دەرمانناوی بەرهەمەکە ژمارە وڵات سەرچاوە ماوەی بەسەرسون نرخی بەرهەم و ئەگەریش هەر گومانێکتان هەبوو سەبارەت بە دەرمانەکە دەتوان ڕاستەخۆ پەیوەندی کەم بەو هێڵانەوە کە لە ژێرەوەیە نووسراوە فۆرمێکی تایبەتە پڕیکەنەوە ئەگەر کێشەیەکی هەیە بەم شێوازە هاوڵاتیان دەتوانن کە ئاگادار بن کە ئەم دەرمانانە بە شێوەی ستیکەر بێ بەڵام تایبەتمەندی ستیکەر بۆچی ئەم ستیکەرەیە لە سەردانەیەکەمەوەی کە ڕێگریکردن لە هەبوونی دەرمانی ساختە و هەروە جێگیرکردنی نرخی دەرمان بە گشتی کە هەموو دەرمانخانەیەک دەبێت بۆ نرخی کە بۆ دیاری کراوە ئەم ستیکەرەی لەسرە بتوانێت کە دەرمانەکانی خۆیان بکڕن و ئاگادارمەکە هیچ دەرمانێکی ساختە و دەرمانێکی قاچاق نێتە ناو هەرێمی کوردستان هەر دەرمانێکشتان بینی کە ئەم ستیکەرەی لەسەر نەبوو بە هیچ شێوازەی میکڕن خۆتان بە دوور بگرن لێ. کاک دکتۆر ئەم پاکێجەشمان بینی لە چەند ڕۆژی ڕابردوودا لە هەفتەیەک یادە ڕۆژی ڕابردوودا زۆر باسی هەندێک بابەت بڵاو کرایەوە لە سوشال میدیا باز لە دەرمانی جێگرەوە دەکەن بە زمانی خۆمان لە ناو شەقام دەڵێن دەرمانی بەدیل ئەوە چییە؟ دەرمانی بەدیل چییە؟ با ئەوە ژومێتەوە بە هاڵاتیان بزانن ئەتۆ لە دەستپێکی بەرنامەکەوتت لەوانەیە بەس پاراشتەوە لە چەندەها شەریکە چەندەها زۆری هەبێ ئەو بەدیلە چیە بۆمان یەکلای بکەنەوە؟ دەزانی چۆنە کاک سەهێن خۆی نووسینی دەرمان و قەراردان لەسەر جۆری دەرمان و ژەمەکانی و چۆن وەری دەگرێت و چنەوەیەک بەکاردێنێت ئەوە کاری پزیشکی پسپۆرە ئێستا بە من بڵێ من پسپۆریم لە هەموو اختصاصە طبیەکان نییە مەسەلەن ئەوەی پزیشکی پێستە فەرقە لەگە پزیشکی چاو ئی چاو فەرقە لەگە کەپ و یان بڵێن قورگ و لوت و گوێ ئەوەی باتنیە ئی کلیە فەرقە ناکرێ کەسێک بێت قرار لەسەر گۆڕینی عیلاج بکات کە گۆڕین عیلاج تەسیراتی لەسەر نەخۆشە و مافی نەخۆشە ئەوەی ئەمە بینیمان بەداخەوە ئەمە دیاردەیەک بوو دیارە مەبەستی تێدا بازرگانیکردن بێت مەبەستی تێدا نهێشتنی چوونە دەرەوەی نەخۆشێک لە دەرمانخانەکە تەنها ئیلا دەرمانێک پێساخ بکەوە بەبێ ئەوەی پزیشکی چارەسەر پزیشکی چارەسەر بە فەرمی لەسەر کلێشکەی خۆی عیلاجێکی بۆ نووسیوە تۆ دەیگۆڕی ئەساسێک تەپان بۆی نییە چکە کاری دەرمانساز نییە کاری دەرمانسازی چۆنیەتی نووسینی دەرمانەکەی کە بۆی نووسراوە بیدات و ژەمەکەی و ڕوونکردنەوەیتی و تەنانەت ئەگەر بیر لە گۆڕینیش بکات دەبێت پرس بە پزیشکی چارەسەر بکە هەر لە پاکیزانی ڕای هاوڵاتیان باز لەوە کراوە دەرمان و دەرجیش بە غەڵەت دراوە ئەوە تەپان غەڵەتی لێ دروست دەبێت من دیاردەیەم بینیشە خۆم بینیمە خۆم بینیمە نەخۆشینایەتی دەرمانش بۆ دەرمانشکیانکە هیناوە تەمەشام کردیە ئەسڵان پزیشکی پسپۆرەکە پرسیارم لێ کردیە نابێت بۆ ئەو نەخۆشیە بۆیە ئەمە دیاردەیەکی نایاساییە نازانستیە و ئێمە ئەنجومەنی لۆکەڵنەوەمان داناوە لەگەڵ دادگا بەدڵنیایی ئەمە جێگەی قبولکردن نییە چونکە ناکرێت دەرمان بابەتێکی تەماتە و خیار نییە بازرگانی پێ بکەی و هەر چۆن بێ یعنی ئێمە ئەو هەموو کۆنتترۆلکردن دەکەین دواتر بە ئاسانی تۆ دەرمانێک دەگۆڕی ئەمە نابێت ئەمە یەک دوو
ئەگەر پزیشکی پسپۆر بڵێ هیچ دەرمانێک جێگرەوەی نییە ئەوەش لە زانستی طبدا جێگرەوە هەیە پزیشکی پسپۆر بەڵام دیسان پزیشکی پسپۆریش گادلاینێک و ڕێنمایەک ڕێگەی پێداوە بۆ نمونە ئێستا کۆمەڵێک پسپۆریمان هەیە ئەسڵەن لە شێر پەنجە پرۆتۆکۆلی عیلاجی دیارە چی دەنووسێت هەر پزیشکێک بنووسێت هەر ئەوانە دەنووسێت ئەمە لەسەر دەرمانی بەدیل ئەمە ئەگەر ئەو دیاردەیە بە مەبەستی بازرگانی بێ و سەرپێتی بێ بەدڵنێ ئێمە ڕێکاری یاسایی دەگرینە بەروە هەروەک لە پێشوشدا ڕێکاری یاساییمان گرتوتە بەر لەو بابەتە بابەتی دی من دەمێ شتێکت پێ بڵێم لە کوالیتی کۆنتترۆلدا کە ساختکردنەوەی دەرمان آخر هەر حرەکەیەک لە دەرمان لەوانێ ئەگەر خوانەکە مەبەستێکی با ڕچاوی کات بکەین آخر نادەچینە بەرنمەیەکی داات و بەس کەمتر لە دقەیەک فەرمو لە بەرەوەی راپۆرت یەک حرکەی دەرمان خوانەکە سەرپێتی و کەمتەر خەمی هەبێ لەوانێ بە مەبەستێکی بازرگانی کەسێک زۆر قازانکە کەسێشتر مەغدور بێ عدالەتی نێوان کۆمپانیەکان ئێمە سیستەمێکی ئەلکترۆنی شەفافانە لە پێش هەم کۆمپانیەکان دیارە خۆیان لەو سیستەمە تەقدیم دەکەن کەسێک ناکرێت بە پێش کەسێشتر بخرێ کە ڕەنگە لە پێشودا و دیاردەیە هەبوو بێ بۆ ساختکردنەوەی دەرمانی کۆمپانیایەک و تاخیرکردنی کۆمپانیایش دیکە ئەو بچێت لە بازار تەواویکە و بیفرۆشە ئیتر تاخیر بکرێ ئێستا کۆمپانیەکان خۆیان قبول ناکەن چکە شەفافیانە لەناو سیستەمێک و لەو سیستەمەدا لە پێش هەمویان ڕۆنە کۆمپانیەکان دواتریش دەتوانین خۆت پرسیاری کۆمپانیەکان بکەیت ئەمەش عدالەتێکە بۆ ئەوەی شەفافیت و دژە گەندەڵیە دەستخۆش ئێمە دەمێ بە وەبیر بینەران بێنمەوە لەم پرۆگرامەدا دیارە بە دوو پرۆگرام کۆتایی پێدەینین ئێستاوە خەریکە لە کۆتا خولەکی پرۆگرامی یەکەم نزیک دەبینەوە بۆیە بە راپۆرتێک کاکاران بۆیان ئامە دەکردوین هەر لەسەر بابەتی دەرمان کۆتایی بە بەرنمەکە دێنم تا بەشی دووەمی بەرنمەکەم ئیدی گەنگەشەکە لە نێوان جنابی وەزیر و نوێنەرانی کۆمپانیا و دەرمانخانەکان دەبێ با بە یەکەوەم راپۆرتەش ببینی. وەرگرتنی نمونەی دەرمانە لە کوالەتی کۆنتترۆل هەر دەرمانێک دە نمونەی لێوەردەگیرێت دواتر دەنێرێتە تاقیگە بۆ پشکنین ڕۆژانە نزیکەی 30 بۆ 40 دەرمانی نوێ و جیاواز دێنرێت بۆ پشکنینی مایکرۆبایۆلۆجی بە ستانداردی ئەمریکی و بەریتانی و ئەوروپی ئەنجام دەدرێت دوای ئەوەی کە دەرمانەکان داخڵی تاقیگەکەما بوون ئێمە لە سەرەتا دەست دەکرین بە پشکنینێکی ورد لەسەر ئەو دەرمانە لە ڕووی فیزیکەڵی لە ڕووی کیمیایی لە ڕووی بایۆلۆجی بە پابندبوون بە ڕێسای جیهانی فارماکۆپیای جیهانی کە هەموو وڵاتێک پابندە بەو ڕێنمایانە ئەم ڕێگا دەستوریانەی کە دەرمانەکەی لەسەر دەپشکێندرێت ئێمە دوای ئەوەی کە لەسەر ئەو بنچینەوە دەست دەکەین بە پشکنینی ئەو دەرمانانەوە هەڵسەنگاندنیان بۆ دەکەین لە ڕووی ئەوەی کە ئەو مادە بنەڕەتیەی تایەتی تەواوە یاننا و ئەو دەرمانە شیاو بۆ بەکارهێنا دەتوانێت هەوڵاتی ئێمە وەریگرێ گرنگترین بەشی کوالەتی کۆنتترۆلی دەرمانە چونکە لێرەوە بڕیار لە بەکارهێنان و کوالەتی دەرمانەکە دەدرێت دەرزی و حەب و شروب و قەترە و چەندین دەرمانی دیکە دێتە ئێرە و لە تاقیگەکەش 30 جۆر پشکنینی زانستی و پێشکەوتوو ئەنجام دەدرێ و بۆ هەر دەرمانێکیش پشکنینی جیاواز و بە زیاتر لە دە پشکنینی کیمیایی فیزیاییدا دەڕوات. پاراستامۆڵ بە نمونەوەرگرین چەند تێستێک بۆ دەکرێت تێستی فیزیایی ئەوە کە بزانین پاکتەکە مواصفاتەکان کە لەسەرەکە لە مواصفاتی عالەمی هەیە وەروە لە ناو پاکێتەکە لیفلێت و ئەوانە لەگەڵبی و لەگەڵ تێستی کیمیاییمان هەیە تێستی کیمیایەکان بۆ نمونەتوانەوەی مادەکە و لە چەند دقەیە دەچێتەوە لە گەدەی ئینسان وەروەها بڕی مادەکە و هەروەها شکانی مادەکە تا چەند بەرگە دەگرێت لە دەستی نەخۆش ئەو تێستانەی بەعام لۆ دەکرێت. هەر دەرمانێک لە پشکنین دەربچێت مۆڵەتی کوالەتی کۆنتترۆلی پێدەدرێ و دواتریش ستیکەر بەڵام لە دەرمانخانەکانیشدا بەردەوام چاودێری دەرمانەکە دەکرێتەوە. بینەرانی قەدرگران کۆتایی بە گەنگەشەی بەشی یەکەمی ئەم بەرنامە دێنم وە گوتم ئێستا گەنگەشەی گرنگتر بەڕێوەیە لە نێوان نوێنەرانی کۆمپانیا و دەرمانخانەکان و کوالەتی کۆنتترۆل لەگەڵ بەڕێز وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە
تا بەشی دومی بەرنامەکەم هەمیشە باشە.